الأمريكية أو الإدارة الأمريكية يعني ستباهي بأنها اصطادت بەدڵنیاییەوە لە بەردەم قۆناغێکیونی ململانێ دەین و لەو بڕوایەدام ئێرانیەکان دەزانن چۆن تۆڵە دەکەنەوە و 4 گۆڕەپانی کراوە هەیە، ئەوانیش لوبنان و سووریا و عێراق و یەمەنە و پێناچێت وەڵامدانەوەکەی ئێران لە بەرەی باکوور لەسەر سنووری ئیسرائیل و لوبنان بێت، هەروەک هەندێک پێشبینی بۆ دەکەن. عێراق زۆر گرنگی پێدەدرێت لەوانی تر ئەوەی پەیوەندی بە ئێرانەوە هەبێت، چونکە ئەمریکا سەرکەوتوو بوو لە هێنانەتی دابەشبوونێکی گەورە لە گۆڕەپانی عێراق لە دوای دەست لە کارکێشانەوەی حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی کە ئەوەش وەک سەرکەوتنێک بوو بۆ ئیرادەی ئەمریکا دادەنرا. ئیدارەی دۆناڵد ترەمپ سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا کە لە داهاتوودا شانازی پێوە دەکات لە بەردەم دەنگدەراندا کە میزداقیەت و دەستکەوتی هەیە، بە تایبەت ئەوەی لە کۆنگرێس ڕوویدا بۆ لێپرسینەوە و لابردنی دۆناڵد ترەمپ و ئەوەش دەبێتە هۆی گۆڕانکاری لە وێنای ترەمپ و وەک 6 مانگ لەمەوبەر لاواز نییە لە ئێستادا سەرۆکی ئەمریکا بەهێزە و پێدەچێت چەندین ڕێوشوێنی دیکە بگرێتە بەر. كما قلت، لكن أعتقد بأن الإيرانيين صاروا يعرفون طريقة الضربات. ثانيا هناك 4 سبحات مفتوحة.